پێدەچێت بەهۆی تەزویر و ساختەکاریەکانی هەردوو حیزبی دەسەڵاتدار ئەنجامەکانی هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان گۆڕانکاری بەسەر دابێت و ڕاگەاندنی ئەنجامەکەش دوا بکەوێت. ئێمە هەر شوێنێک من حەزەکەم بڵم فەرەنبەری ئێمە کۆنتترۆل لەما بێ و کۆنتترۆل لە دەستدابی یاخ نەیتوانین کۆنتترۆل بکە و خەڵکی ئاسایش و پۆلیس و نازم هەر هێزێکی ترچ بێتە ناوەوە ئێمە بە هیچ شێوەیەک ئەنجامی ئەو بنکانە قبول ناکەین. وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن ڕاپرسی هەرێمیش ڕای دەگەێنێت لە دوای کاتژمێر 5 چەند لایەنێک هەڵیان کوتاوەتە سەر بنکەکانی دەنگدان و بۆیە ئێمە پێشنیارمان کردووە بنکەکانی دەنگدان سەعاتێک پێش وادەی خۆی دابخرێت. دەشڵێت گومانمان لەسەر ئەنجامی دەنگدانی سلێمانی و چەند شوێنێکی شاری هەولێر و دۆهۆکەیە بۆیە بە وردی لێکۆڵینەوە لەو شوێنانە دەکەین. دوای کاتژمێر 5 ئەوانە تەسەوری ماوە بووکە بە شێوێکی ینی تا ئەو کاتی تەقریبی بە شێوێکی نۆرمال ڕۆی بەڵام بەداخۆ دواتر بەشێک لە هێزی سیاسی کە زانیان ترسیان لەسەر نەتائیجی خۆیان و دەنگدەرانیان هەیە عازێکی سیاسی کۆمەڵە خەڵکیان نارد کە گرفتی زۆریان بۆ ئێمە دروست کردووە زەخت و فشارێکیان زۆریان دروست کرد لەسەر فەرەنبەرانی کۆمیسیۆن کە من لێرە دەمێ سوپاسی زۆربەی هەر زۆریان کەم کە زۆر بە بوێری توانیان بەرەنگاری ئەو شاڵاوە بەرفراوانە بنەوە و ڕەتی ئەوە بکەنەوە کە بچنە ژێر کۆمەڵی فشاری حیزبی. بەڵام بێگومان لە هەندێک شوێنیش سەرپێشی زۆر کراوە هەندێک شوێن هەیە بەڕاستی فەرمانبەرانی کۆمیسیۆن بە تەواوەتی بنکەکان ئەمە جێهێشتووە. پارێزگای سلێمانی کە نەتیجەکانمان درەنگ ئەعلان کرد هۆکارەکەی ئەوە بوو کە تاکو درەنگانیش بەڕاستی نەتیجەکە نەگەیشت و ئێمە کۆمەڵی گرفتی گەورە دروست بوولەوەی کە نەتیجەکان ڕەبتێکی وامان نەما و کۆنتترۆلی بەشێک لە بنکەکانی دەنگدان لە دەستی کۆمیسیۆندا نەبوو وەک پێویست دووری نازانم ڕێژەکە زۆر بە شێوەیەکی بەرچاو گۆڕانکاری بەسەردا بێت چونکە تەوقعی ئێمەوە بۆ بن لە پارێزگایەکی و سلێمانی 145 بووە لە پڕ مەسەرەن 100 هاتو سەرێ زۆرە. پاش دەستکەوتنی چەند بەڵگەیەکی حاشا هەڵنەگەر بەدەست کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی کە هەردوو حیزبی دەسەڵاتدار ژمارەیەکی زۆر جنسیە عێراقیان تەزویر کردووە. کۆمیسیۆن بڕیاریدا دەنگدەر دەبێت جنسیە و ناسنامەی باری شارستانی پێبێت اینجا دەتوانێت دەنگ بدات بەڵام ئەم ڕێکارانەش نەیتوانی ڕێگری لە تەزویری هەردوو حیزبی دەسەڵاتدار بکات. هاوکات 5 ئەندامی ئەنجومەنی کۆمسیاران لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی کوردستان دەست نیشان کراون بۆ ئەوەی بردبوونی و بەدواداچوون بۆ سکاڵای لایەنە سیاسەکان لەسەر پرۆسەی هەڵبژاردن بکەن و تەواوی دەسەڵاتیان هەیە بۆ ڕەتکردنەوەی ئەنجامی دەنگدانی بنکەیەک یان وێزگەیەک ئەگەر بەڵگەی پێویست هەبوو کە تەزویر کراوە. بەڵێنشماندەوە لە کاتی هاتنی ئەو سکاڵانەی کە هەیە لەسەر بنکەکانی تۆمار دەنگدان و ئەو گرفتانەی کە هەبوو تەوان بەش هەرە زۆری تۆمار کراوە و کیانی سیاسی بە سوپاس و بەشی زۆریان تۆمار کردو بە سکاڵا نردویانە لە ئەنجومەنی باڵای کۆمیسیاران 5 ئەندامی ئەنجومەن دیاری کراوە بۆی کە ڕاستەوخۆ سەرپەرشی سکاڵاکە بکەنەوە بڕیار لەسەر سکاڵاکە لەسەر تاسەری هەرێمی کوردستان بەڵام لەوانەیە لە هەندێک شوێن زیاتر بوو بێ لە هەندێک شوێن کەمتر. هەڵکوتانە سەر بنکەکانی دەنگدان لەلایەن چەکدارانی پارتی و یەکێتی وەکردنە دەرەوەی کارمەدانی کۆمیسیۆن لە بنکەکانی دەنگدان و کە ئەو دوو حیزبە پێگەی جەماوەریان لاواز بووە و هەموو کارێکیش دەکەن بۆ ئەوەی ژمارەی کورسیەکانیان لە پەرلەمان کەم نەبێتەوە تاوەکو مەترسی دروست نەکات لەسەر پێگەیان لە ناو حکومەت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.